مریدگانم هەتا گەورە بێ و هەتا بتوانم بیژێن و بمێنم بە کوردایەتی پەروەردەیەکەم چکە و هەستێکە بینیم لە مریدا هەستێکی زۆر تایبەت بوو ینی وەصف ناکرێت زۆر زۆر هەتا ئەو کاتە کوڕی من بەس دێساوەتر کوڕی کوردستانە و کوڕی خاشی کوردستانە. ئەمە ئەو منداڵەیە کە لە کاتی خۆپشاندانەکان زۆرترین دەنگدانەوەی دروست کرد کە خۆی بە تەنیا ڕێیەکە بەم ئاڵای بەریەوە وەکاکە مریدە کە بەمەکەم ژەکەیەوە هەمووان هیوان لە ساڵچنیوە کێشەکە لەو منداڵانە کە کوردایەتی لێباری جام پێ خۆش بچمە لای دایک و باوکێکە فەرمی تێرە ئەمە کاکە مرید لێم وەرگری ئەو ڕۆژە ئێوە لەوێ بوون لە خۆپشاندانەکان بوون ئەم بەتەنیا چیە کرد؟ سەرتا بە خێراتنتانەکەم کاک دیلان دەست و چاوتان خۆش بێ لای ئەو ڕۆژەیەکەم ڕۆژمان بوو ئێمە بڕۆین من و باوکی قەرارمان نابڕۆین و مریدیشمان بر لەگەڵ خۆمانە تقریبا ساعت و نیو 2 ساعت لەوێ ماینەوە بەڵام بیدایەت سێری و خەڵکاکەی جۆش و خرۆشێکی هەیە عنیڵی ئەو خەڵکە ئێستا بڕوا بە ڕۆژ ئاوە ڕزگارە بێ ئەم گەنجانی کە پیان وترێ گەنجی ئایپاد مریدیشم زۆر مناڵە 2 ساڵ و 3 مانە یعنی نە ئەوەیە بڵێ گەنجە نە ئەوەیە بڵێ تەمەنێکی هێنەوەی بڵێ مناڵە جارێ زۆر مناڵە مریدگان سوپاس بۆ خوای گەورە بەشدار بوو و دڵنانەوەی زۆری هەبوو مریدگانم بەسەر شۆستەکە سەرکەوەکو خۆتان بینیتان ینی 2 جار سەرکەوت و کەوتەوانێ هەر خۆی هەستایەوانێ سوپاس بخوا لە بەرۆی شەڵا ئەوە کارەکاتە سەر ئەوەی کە مریدگانم سنبولی ئازادیە بێت مریدگانم سنبولی ئەوە بێت کە بۆ ڕۆژ ئاوا ئازاد بێ بۆ هەر 4 پارچە ئەو مەمکە لا بۆ وەرە تۆ قسەیەک بۆ مەم بکە یەک 2 کەلیمەیەوە دوتی یەکەیەکە بەڵێ وەکو خەڵکەکە دووبارەیە کردوانێ مریدگانم چۆن دەستبەرداری مەمکەکەی نابێ شەڵات دەستبەرداری کوردستان نابین دەستبەرداری 4 پارچە نابین مریدگانم تایبەتە ئینشەڵا سنبولی ئازادیە بێ سنبولی ڕزگارکردنی و گەنجانە بێ ئەو مناڵانەی کە لەوێ لە دەربەدەری و لە سارما و لە گەرما و لە وەزعێکی خراپان شەڵاوکو مریدگانی منەچنەوە باوەشی دایک و باوکان دەستخۆشی بۆ هەموو لایەک بۆ هەر کوردێک لە هەر پارچەیەکی کوردستان بۆ هەر کەسێک کە بە کۆمنتێک بە لایکێک بە کەلیمەیەکی جوان سوپاسی ئێمەی کردمش سوپاسیانەکەین مریدگانم هەتا گەورە بێ و هەتا بتوانم بیژێن و بمێنم بە کوردایەتی پەروەردەیەکەم چکە و هەستێکە بینیم لە مریدا هەستێکی زۆر تایبەت بوو ینی وەصف ناکرێت زۆر زۆر هەست چۆن بوو کاتێککە بینیم بەو شێوەیە دەنگانەوەی هەبوو ڤیدۆکانی هەمووان بە قوربان و بە ساقەیە بن کە تۆ باوکی ئەوی بەڵێ سەرەتا بەخێر بێن من پێشەوە چەند چاوپێکەوتنیشی کێشم کردو من تەنها قسەیەم کردو و تومە لەو هەتا ئەو کاتە کوڕی من بەس دێساوەتر کوڕی کوردستانە و کوڕی خاشی کوردستانە دیخوالی و نەستەنێ و سپاس بۆ پەروەردیگە کردوتانە من کەسێک پەیوەندی پێوە کردم وتی من بڕێک پارەم دیاری کردووە بۆی کە ئەو مەمکەمژەیە لێ بکەڕمەوە و لە شوێنەکەما دای بنێم کە وەکو قاوەخانەیەک وایە شوێنەکەی وەڵاهی مریدگانم بێ مەمەیە ئیدارە ناکە مرید و مەمکەکەی طبعاً ئەو مەمەیەش نەبێ بڕوان ناکەم هیچ مەمەیەکی تر بەنسبەت ئەوە شۆ هەتا من بمێنم لەوانەیە ئەو مەمکەی لەگەڵ خۆما بێت و هەڵیگرم بۆ یادگاری چونکە مریدگانم هەم بە عالەمی کوردستان ناسرا هەم بۆ مەمکەی ناسرا ئیتری شاڵا بزانین مریدگانم قەراری لەسەرچکە بێ ئەو مەمەیە ناژی چۆن دەستبەرداری مەمەیە نەبووی شەڵا دەستبەرداری کوردستانیش نابین ئەو تا ئێستا بیبینە هەر دەرێنێ لە دەمیەوەی خاتەوە دەمی مەمەکەی لەبەرەوە بێەوەی دارە ناکە ئەڵێ باڵای باقی تێکە بەڵام هەستەکانی وەکو بەقەی شاخێکە بەش تۆ لای نابێ مەمکە قسەی بۆ مکەی چۆنی مریدگان چۆنی بڵێ یەکەیەکە بڵێ یەکەیەکە نابێت ببینە لەژێر عەلەمەکەشەوە ئەو ڕۆژە کاتێکە بەو شێوە ئێوە بینیتان کاتێکە ڤیدۆی کرابوو بەڵێ تەبان خۆمان لەگەڵ یا بووین مرید مناڵە 2 ساڵ و 3 مانەوە کووتم بەبێ خۆمیدارە ناکە بەبێ باوەشی خۆمیدارە ناکە بەڵام ئەو ڕۆژە هەستێکی زۆر تایبەتی هەبوو دوو یەکەوتەوە لێم یعنی 2-3 جاریش بانم کرد هیچ هەر بۆ خۆی وەکو بینیتان لە ڤیدۆکە گوڕوتینێکی تایبەتی یاوەتە بەر خۆی و ئەڕوا شەڵا ئەو ڕۆشتنی ئازادیە بێ شەڵا ئەو ڕۆشتنی سەرکەوتنێ بێت ڕۆشتنی ئەوە بێت کە ئیتر شتی ناخۆش نابینین ئینشەڵڵا بۆ شێوەیە بێت کاگۆران ئەوەی کە هەیە زۆر پیاوانە ڕێ ئەکرد چیوتیا بەدیە کرد ئینشەڵڵا بێتە یەکێ لە ڕۆڵەکانی کوردستان کە بۆ ئازادی کوردستان دایمەی خوا بە سنگبەرزی سەربەرزی بڕات
خۆلتان نەسەنیەوە تەمەەن درێژێ بەڵێ کە جێبیسی بن زۆر سپاسانەکەم خۆلتان نەسەنێ و تەمەێکی درێژ و ببێ بە پارێزەرێکی باشی ئەم وڵاتە ئەوەی کە جێبیسی بوون ئەمە ئەو منداڵەیە کە هەموو تۆڕ کۆمەڵاتەکانی تەنیوە وێنەکەی بۆ بە سمبولێک بۆ خۆپشاندانەکان بۆ باڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا.